هیچ ئومێدێک نییە حتا کۆمانە سەرۆک بن وڵات بەدە زەمانەوەی هیچ ئومێدێک نییە یعنی پێرانمان چۆن بوو ئەم ساڵی بڵین 2023 چۆن بوو خراپ بوو 24 خراپتر بوو 25 خراپتر بێت وڵی دۆخی خەڵک ئەگەر ئاوا بڕوا بەرەو خراپترە ڕوە ئێمە لەم وڵاتە ساڵ بە ساڵە بێ بڵین خۆزگەمان بەپار وڵای وەستی خەڵک ئەگەر لەسرم دوو ساڵاتە بێ باش نابێت ئەمانە دەمێکە حکومڕانیەکەن و هیچیان تیا بەسەر نییە ئیتر چییە بێ لەوە زیاتر ئەگەر ئەمانە بگۆڕێن پێم وا بێ باشە بێ ئەویش لەسەر دەستی عەرەب گۆڕانی تیان نییە پات چۆن خراببوو ئێستا شەروایە ئێستا شەروایە پار و ئەمساڵ بەرقی چییە هەر ڕقەمێکە گۆڕێ و تاوە هەر ڕقەمێکە ئەگۆڕێ هێنا بەرقی ئەم ساڵ و پار و ساڵێکی کە و 2023 و 24 و 26 نییە وەڵڵا ئەگەر بە تەمایم کوردان نەبی قەت باش نابێت بە تەمای ئەمانە بیشتە بۆ بکە بۆچی باشە بێت هەر کەس بۆ خۆیتی و بۆ میلەتیان نییە ئەگە بۆ میلەتیان بێوا لەم عالەمە ناکەن خۆینە قەت باشتر نابێت خراپتر بێت تۆ ئەڵێ نیشانەی مانگینە سەر لێوارە دیارە ئەوە تا براوتنیە سێ مانگ ماعاش خەڵکیانە وەرە ئەمە چەند دەفتەرمێ ئەمە سێ دەفتەر بەخوا هەمووی قەرزی ماڵانە یعنی ئەم دەفتەرە ئەم سێ دەفتەرە ئەمە سێ دەفتەر چوارش وەڵا نیە بەتا سێ یعنی دەوێ بڵێ ئەم دەفتەری قەرزە زیاغا کەم ناکات کەمە ئەگەر زیانەکە نییە کە کەمکردنی نییە با پێ بڵم بە حقیقەتی پێڵە ئەتاکو بشڵی پارتیۆکی دی حکومکە ئینە کورد حکومکە لەمەینە ترمالێ خراپترمان لێت وڵاهی ئەڵڵاو عەلەم ڕەنگە لە چاک ناچێت چونکی بارودۆخەکە خراپە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکوڵێت موچەخۆرانیش بەخوا چۆن ماندیوە هەروە هەبێ بەرەو چاکبوون ناچێت زۆر زەحمەت هەست ناکەم زۆر ئەگۆڕێ بەڵامی تر هیوادارم بگۆڕێت وەزعەکەی تر بگۆڕێ باش بێت هیوادارم بە دڵی خەڵک بێت و بۆ میلەت باش بێ و وڵای 2025 بەدەست حکوومەتە ئەگەر مەعاش با بۆ خەڵکە و پارە با بۆ خەڵکە ئیش و کارە بێت و بەباشی ئیترەگەر نەشی یا جارێ نازانین بەشکمی شەڵا باش بێ یعنی ئەمە لێک ژێ لەوە چێ باش بێ شەڵام من وای بۆ چمتە نازانام وەکو خۆم